کەلانە خواردنێکی کوردەواریە لە هەویر و ئاو خوێ پێک دێ و لە عینی کاتیش ئەو با بڵێن ئەوەی لە حەشوەکەی لە ناوی دەنێ. من لە بازاری هەولێر لە با بڵێن بازاری قەڵا بەشداریمان کردێ بە کەلانە. کەلانە خواردنێکی کوردەواریە لە هەویر و ئاو خوێ پێک دێ و لە عینی کاتیش ئەو با بڵێن ئەوەی لە حەشوەکەی لە ناوی دەنێ. جاران بە پەنیر و ژاژیان دروست دەکرد شەکر و هەروەها تەڕە پیاز. ئێستا ئەمە گۆشتیشمان بۆ زیاد کردێ و لە لای سلێمانی و کەرکووک زیاتر بە سپێناغ و پولەکەی زەرد و ئەوانە با بڵێن ئامادە دەکەن. ئەم تۆ لە ساڵی چەندەوە دەست بە دروستکردنی ئەم خواردنە کوردەواریانە؟ بەڵێ من 2 ساڵە بەشداری ئەو فیستیڤاڵانە دەکەم و ئەلحەمدولیلا سەرکەوتنێکی باشیشم بەدەستی نایە لەخوای بە زیادبی و بەردەوامیش دەبم ئینشاءالله. باش پێم بڵێ جگە لە کەلانە چیترتان هێناوەتە ئێرە؟ ئەوڕۆ لێرە شیرینیشمان هەیە. من هەموو کاتیش بە چایش بەشداری دەکەم لەبەرەوەی ئەو خواردنەی ئێمە با بڵێن دروستی دەکەین چایەشی لەگەر خۆش.